جەماعەت چۆنن ئێستا ئەو دووە جوانیان دەکەین ئەزە ڕسمەکی جوانش دەگرین پێکەوە وەچی گوتمان ئەوانەی کە بێداک و بابن ئەوانەی هێتی من ڕقەمەکەم دانایە لە پرۆفایلی سناپم دەتان لێن دەرپەیوەندیم پێ بکەن ئەمن مقابل ئەو شتێک دەکەم کە لێرە ڕکلامەکەیان لۆ دەکەم ڕکلامەکەی لۆ جێەکەی دەکەم جرکەکانیان جوان و شتەکانیان مقابل ئەمە پارەی وەرناگرم مقابل ئەو پارەی ئەمن جرکەکان لە بۆ ئەم منداڵانە دەکڕم هیوادارمە و کەسێک تێگەیشت بیتن و چاویەکەی کە تاماز دەکەنەوە ڕێ سڵاومێ لە بە هەموو لایەکی و ئەوانی بێداک و بابن هێتی من ئەمن هەتا جێژنەی ئەوە ئەستۆی سەرشانی منە هەتا جێژنەی ئەمن جلشی هەمیان جێبەجێ دەکەم ئینشاءڵڵا چاویەکەیکە تاماز دەکەم. کاکە بەدەی دیگەت خوا خێرمان بنووسی قوربان دەبم چاوت ماز دەکەم کاکە ئەوە بوویتە سپۆنسەری ئەو ئەشیانە کە ئەو خێرانی کە دەکەین پێکەوە ئینشاءڵڵا دەگا بەردەوام دەبین ئینشاءڵڵا قوربان دەبم چاوت ماز دەکەم خزمەت داینە بەڕێزی